گفتوگەم پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک لوقمان وەردی ڕاستەوخۆ لاولێرە و لەگەڵمانە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک لوقمان سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. لە چەند ڕۆژی ڕابردوودا شاید حاڵی هەندێک هەوڵ بووین بەتایبەت لە نێگرتووی ئیسلامی کوردستان و خەڵکی دیکەش بێگومان وەکو دەڵێ قسەی خێری تێدا دەکەن دەیانوێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و حکوومەت پێک بێنرێت. ئەم هەوڵانە بەکوێ گەشتون؟ بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان، سڵاو لێوە، سڵاو لە بینەرانی عزیز. بەداخەوە کە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاکو ئێستا دۆخی هەرێمی کوردستان بە دۆخێکی چەق بەستووی سیاسی دا تێ ئەپەڕێ و نەتواندراوە حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێ، کە ئەمە تەسەوڕەکەم زۆرترین دوورمەودای خایەنت بێ لە گفتوگۆکاندا. ڕۆیا و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دوای هەڵبژاردنەکانەوە، دوای سەرکەوتنی پرۆسی هەڵبژاردن ڕوون بووە. یەکێتی داوای ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ئەکەین و پێمان وایە ئەبێ هەردوو لامان بەیەکەوە بەرپرسیارەتی حکومڕانی هەرێمی کوردستان بەیەکەوە هەڵبگرین وە شەراکەتی ڕاستەقینە هاوبەشی لە دەسەڵات و شەراکەت لە کۆی جومگە حکومڕانیەکانی هەرێمی کوردستان بەیەکەوە بین. ئەمە ڕوئیا و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەرمەبنای ئەوەی کە ئێمە لە کابینەی ڕابردوو دنیایەک تێبینیمان لەسەر شێوازی حکومڕانی، لەسەر ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان، لەسەر جیاوازی و جیاکاری، لەسەر پێشێلکردنی ڕێکەوتن نامە، لەسەر پێشێوکردنی بەرنامەی حکوومەت هەبوو و نەشمان شاردۆتەوە لە کۆبوونەوە دوو قۆڵیەکان، لە کۆبوونەوەی هاوباش، لە دیداری لابەلا و لە ڕاگەیاندن و تەنانەت لە بەرنامەی هەڵبژاردنیشدا ڕوئیا و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون بووە کە ئێمە پێمان وایە ئەوەی کە ئەگوزەرێ بە ناوی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکان گیر نییە لەگەڵ ئەو ڕێکەوتنەی کە ئێمە بۆ پێکێنانی کابینەکە کردوتمان و یەکان گیر نییە لەگەڵ ئەو ڕێکەوتنەی کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان پێکێنایەوە لە دوای 2025. بۆیە پێویستە ڕێڕەوی حکومڕانی لە ڕەگ و ڕێگەوە ڕاست بکەینەوە و بەیەکەوە ئێمە دوو هێزی نیشتیمانین و بەرپرسیارەتی مێژوویمان لەسەر شانە و زۆر قۆناغی سەختمان تێپەڕاندووە و هەلومەرجی سیاسی ناوچەکە، ئابووری ناوچەکە، گۆڕانکاریەکان لە ناوچەکە و پێشهاتەکانی کە دێنە پێش وا لێمانەخوازی بەیەکەوە بووین. ئەمە تێڕوانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، بەڵام بێگومان ئەمە چەپڵە بەدەستێک لێ نادرێ ئەبێ تەڕەفی بەرامبەریش هەمان قەناعەت و تێڕوانینی هەبێ ئەو کاتێ ئێمە ئەتوانین ئەم قۆناغە سەختە دەرباسکەین بەرەو قۆناغێکی باشتر. باشە کاک لوقمان، ینی کێشەیەوە پلەپۆز نییە وەزارەتی فڵان و وەزارەتی فڵان بدرێ بە یەکێتی یان کە پۆستەکان دابەش دەکرێن پۆست بۆ ئەوان و پۆست بۆ ئەوان، کێشەیەوەم بابەتە نییە؟ ئەزانیش گرفتەکە با کورت نەکەینەوە لە پۆست گرینگە. ئێمە بیرمان نەچێ، ئێمە لە ڕابردووشدا وەک باسم کرد ئەگەر بگەڕینەوە بۆ ڕێکەوتنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێکەوتنەکە لای ئێمە و لای برادرانی پارتیش مەوجودە کە پێک دێ لە 18 خاڵ، بەڵام ناوەرۆکەکەی جێبەجێ نەکرا. چێ دێ ڕێکەوتن جێبەجێ کرا؟ پۆست. بۆی ئێمە ئەگەر سەیر بکەی لە بابەتی کارنامەی هاوبەش، دیدگای هاوبەش بۆ حکومڕانی گرفتمان نەبوو. ئەوەی ئێمە ویستمان لەسەر وەڕەقە نووسرا، بەڵام کە هاتینە سەر پۆست و دابشکردنی پۆستەکان کە چێ ئەم کارنامەیە جێبەجێەکە، بێگومان پۆست جێبەجێکرا. بینیمان برادرانی پارتی هەرچی جومگەی هەستیاری حکومڕانیە لە هەرێمی کوردستان بۆ خۆیان دایاننا. کۆمەڵێک بابەتی وەزارەتی تر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دانەکە ئێمە لە نەتیجەی دابشکردنی پۆست نەگەیشتینێک. بۆیە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستانی پۆستی بەلاوە گرنگە، پۆست بەلاوە بۆ ئیمتیازاتی حیزب نا، بۆ دەستکەوتی حیزب نا، پۆست بۆ ڕاگررتنی هاوسەنجی، پۆست بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی، بۆ پۆست بۆ کۆتایی هێنان بە دەسەڵاتی تاکڕەوی لە حکومڕانی هەرێمی کوردستاندا، پۆست بۆ کۆتایی هێنان بە جیاکاری لە نێوان شار و شارۆچکەکاندا، پۆست بۆ خزمەتکردنی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر شوێنێک بن، پۆست بۆ ئەوی دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەیەکسانی و بێبێ جیاوازی سەیری هەموو هاوڵاتیانی هێز و لایەنە سیاسیەکان و یەکێتی و پارتیش بکە. بۆیە بەڵێ بەلای ئێمەوە نایشارینەوە پۆست گرنگە، چونکە تاکو ئێستا ئێمە پۆستمان بەلاوە گرنگ نەبووە. بۆیە ئێمە گەیشتین بەم ڕۆژگارە کە ئێستا جیاوازی بە شێوازێکە کە پێناسە ناکرێ. بێگومان نیگەرانی بە جیاوازێکە لە شێوازی ئیدارەدانی حکومڕانی هەرێمی کوردستان کە تەسەوڕ ناکەی. باشە کەواتە کاک لوقمان نەرمی نواندنی یەکێتی بووە لە ڕابردوودا دۆخەکەی بەم ڕۆژە گەیاندووە، یانی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە
خۆی وەکو جۆرێک لە برا گەورە ببینێ بە قەولیەوەی کە کاک سعدی دوێنێ باسی کرد لە بەرنامەی پرسی ڕۆژ. ئێمە کەس بە برا گەورە نابینین، ئێمە بە هاوبەشە بینین، ئێمە پێمان وایە هەردوو لامان دوو هێزی نیشتیمانین، هەردوو لامان ڕۆڵمان هەبووە لە خەباتی ڕزگاری نیشتیمانیدا، هەردوو هێز بەیەکەوە قوربانی زۆرمان داوە بۆ ئازادی کوردستان، هەردوو هێز بەیەکەوە مەترسیەکانی سەر هەرێمی کوردستانمان ڕەواندوتەوە کە بەیەکەوە بووبین. بەیەک مەسافە یەکێتی و پارتی بەیەکەوەن، بۆیە ئەمانەوێ ئەم قۆناغەش بەرپرسیارەتی هەرێمی کوردستان بەیەکەوە هەڵبگرین. جا وەزارەتێک زیاتر لای یەکێکە، دەستگایەک زیاتر لای یەکێکە، ئەوە ڕەنگە گرفتێکی گەورە نەبێ، بەڵام هاوبەشی ڕاستەقینە لە شەراکەتدا بەلای ئێمەوە گرنگە. یەکێتی ئێستاش لە پێناوی خەڵکی کوردستان، لە پێناوی دەستەبەرکردنی ژیانێکی شایستەتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، لە پێناوی تێپەڕاندنی ئەم دۆخە ناسەقامگیریە سیاسیە ئیداریە لە هەرێمی کوردستان هەیە، ئابوووریە یەکێتی ئامادەی نەرمی نواندنە، بەڵام نەرمی نواندن سنووری خۆی هەیە، لەسەر حیسابی ئەوە ناکە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەشی ڕاستەقینەی پێ نەکرێ لە حکومڕانی لە هەرێمی کوردستان، لەسەر بنەمای ئەساسی ئەوە ناکە کۆی جمگە هەستیاریەکانی حکومڕانی بۆ هێزێکی سیاسی پاوانخوازی کرابێ یان بکرێ، بەڵکو نەرمی لە پێناوی میلەتەکەمان ئەنوێنین بە شانازی شێزانین و لە ڕابردووشدا زۆر نەرمیمان نواندیەوە. بۆیە ئێستاش ئێمە نەروێنینی، بەڵام نەروێنیاندن سنووری هەیە بێگومان. زۆر باشە کاک لوقمان، ئەو دەستەواژانەی کەوتت یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی نەرمینواندنە، ئامادەی سازشکردنە لە پێناوی خەڵکی کوردستان، لە پێناوی دەستەبەرکردنی ژیانێکی باشتر بۆ خەڵکی کوردستان. ڕەنگە ئێستا هەر ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان میوان باە لەم بەرنامەیە هەمان ئەم دەستەواژانەی بووتە، یعنی ئەوانیش ئەگەر لێیان بپرسی هەمان شت دەڵێن، ئێکەواتە بۆ ناگەنە ڕێککەوتن، بۆ دەرەنجامەکە ئەوە نییە، یعنی بەوتن ئەوانی ژەمان شت دەڵێن، بەڵام لە دەرەنجامدا ئەمە نابینین. ئەزانی بابەتەکەەوە نییە کە ئەم واقعێک لە هەرێمی کوردستاندا هەیە، لای ئێمە و لای برادرانی پارتی و لای هەموو هێزە سیاسیەکان و لای کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ڕوونە. بابەتەکە لەسەرەوە نییە ئەو وابڵێ ئێمە نەرمیمان نواندووە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی یەجگار زۆر چوە پێش بێگومان، خۆی لە خۆیدا کە ئێمە لەسەر دیرگای هاوبەش ڕێککەتین، بەڵام لەسەر پۆست ڕێنەکەتین، ئۆباڵی لێکەوتەکانی دۆخی ئێستای ڕوونە لە ئەستۆی چێە. ئێمە دوو هێزی براوەین، لە ڕاستیدا ئەو هێزەی کە مکەلەفە بەوەی دەست بەم فاوەزات بکە بۆ پێکێنانی حکوومەت، ئەبێن نەرمی یەجگار زۆر بنوێنێ بەرامبەر بە هێزی دووەم بۆ ئەوی هاوبەشی پێ بکە، بۆ ئەوی کابینەکە زۆر پێکنێ. من نەپرسم کابینە بۆ پێکنار. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دیدگای هاوبەش چەندین کۆبوونەوەمان کرد، ئامادە نەبوو، گەیشتینە نەتیجە، یەکێتی نەرمی زۆری نەنوان، نەرمی زۆرمان نوان، بەڵام خۆ تۆ ناکرێ بڵێ کاکە کۆی جمگە هەستیارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان. آخر من نازانم یعنی لە سیستەمی مفاوەزاتی هیچ دنیادا هیچ حکومڕانی کشتیوانیە تۆ مفاوەزات بکەی بتێ حکومەت پێک بینی، بڵێ سەرۆکی حکومەت بۆ من، سەرۆکی هەرێم بۆ من، وەزارەتی ناوخۆ بۆ من، ئەنجومەنی دادوەری بۆ من، ئەنجومەنی شورا بۆ من، فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بۆ من، وەزارەتی سامانە سروشتەکان بۆ من، وەزارەتی دارایی و مەلەفی دارایی لای من، مەلەفی ئەمنی لای من، ئەنجومەنی ئاسایشیش نادەم، لەسەر کۆماریش پشتیوانیت ناکەم، ئەگەر ڕێکیش نەکەتین خەتای من نییە، خەتای تۆیە. ئاخر ئەمە لەکوێ جێ بێتەوە؟ بڕوان پێ بکەمە وەکو ینی من نازانم بڕوان ناکەم ئەم مۆدێلە لە چ شوێنێکدا هەبێ. بۆیە من پێم وایە سەرکەوتنی پرۆسەی سیاسی مە دابەشکردنەکەی قانەعی شاعیر و براگەورەکەی ماوە بیردێنێتەوە کە دەڵێ کاتێ میراتی ماڵی باوکیان دابەشەکەن دەڵێ لە عەرزەوە تا سەقفەکە بۆ من، لە سەقفیشەوە تا ئاسمان بۆ تۆ، هیچ نییە، هەمووی با بۆ ئەو بێ. ئەوە بزەبت جارێک من لە یەشێک لە کەناڵەکان ئەمەم بنمونە هێنایەوە، بۆیە نەویست ئەم جارەش دووبارێکەمەوە. بۆیە ینی لە ڕاستیدا گرفتەکە دیارە لە شوێیە. ئێستا مامۆستا سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی دەست پێشخەریەکی کرد. ئێمە پێشوازی لە دەست پێشخەری مامۆستا سەلاحەدین و هەر دەست پێشخەریەکی تر ئەیکەین بە ئامانجی کۆتایی هێنان بەم دۆخەی هەرێمی کوردستان و پێکێنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان. و من خۆم چەند جارێک لە نزیکەوە مامۆستا سەلاحەدینم بینیوە، نەزانم مامۆستا سەلاحەدین نیەتی باشە، نیەتی خێرە و حەزەکات لایەنەکان ڕێکەون، بەڵام
سەرکەوتنی ئەم پرۆسەیە پەیوەستە بە دیدگا و تێڕوانینی پارتی دیموکراتی کوردستان بۆ شەراکەت و حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئەگەر دیدگا و تێڕوانینی بگۆڕێ بۆ زۆری شەراکەت لە هەرێمی کوردستان و هاوبەشی ڕاستەقینە، من پێم وایە لە ماوەی 2 ڕۆژدا ئەم دەست پێشخەریە سەرەگرێ و ئەشتوانین بەیەکەوە دابنیشین و ئیتفاقین و حکومەت پێک بین. بۆیە ئەمە گرفتەکە لە تەڕەفی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە. یعنی ئەوە حقیقەتێک ئێمە بابەتەکەەوە نییە من ئەندامی سەرکردایەتی ئەم حیزبە من پاساو بۆ حیزبەکەی خۆم بێنن. ئەمە بابەتێکی واقعیە و هەموو هێزەکانی شەمە ئەزانن. بۆیە من ئومێدەوارم ئێمە نمونە بە حکوومەتی عراقی بێنینەوە. ئەگەر سیرکەی زۆرینەی هەرە زۆری ئەغلبەتی کورسیەکانی پەرلەمانی عراق لای شیعەکانە لای ئیتاری تەنسیقیە، بەڵام کە دێن حکوومەت پێک دینن ئیتاری تەنسیقی و هێزە شیعەکان ناڵێن سەرۆ کۆمار و وەزیری ناوخۆ و وەزیری بەرگری و مەلەفی دارایی و پەیوەندیەکانی دەرەوە ئەبێ بۆ من بێ و فەرمو تۆش وەرە وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ئەوقاف و کۆمەڵێک وەزارەتی تر وەرگرا. ئەوان دێن وەزیری دەرەوە ئەدەنە کورد، سەرۆ کۆمار ئەدەنە کورد، وەزیری بەرگری ئەدەنە سوننا، سەرۆکی پەرلەمان ئەدەنە سوننا، هاوبەشی ڕاستەقینە بە پێکاتەکانی عراقەکان. بۆیە حکوومەت لە ماوەی 6 مانگدا دروستە بێ، بۆیە ڕێکەوتن ئەکرێت. تۆ ئەگەر بتەوێ حکوومەت پێک بینی بێگومان من و تۆگەر بمانەوێت ڕێکەوین، ئەمە دوو هێزی سیاسین بە هەر کەسمان مشکلە نییە بە قەبارەی خۆمان، بەڵام ئەبێت لە جونگە هەستاریەکاندا بیرمان نەچێ شەریک بین. واقعی سیاسی و جوگرافی هەرێمی کوردستان، واقعی مێژوویەکەش ئیزافە ئەەکەم، پێمان ئەڵێ حکوومەتێک لە هەرێمی کوردستاندا سەرکەوتوو ئەبێ و دروست ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی جونگە هەستاریەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان هاوبەشی ڕاستەقینە بێت. زۆر باش. کاک لوقمان باس لەوە کرد وتی یەکێتی ئامادەی نەرمی نواندنە، ینی و ئاماژەت بەوەش کرد ئەوەی کە هەیە ئێستا بەرەنجامی ئەو نەرمی نواندنەیە کە لە ڕابردوودا یەکێتی کردوێتی بۆ یەگەشتوین بە ئەمڕۆ یانی ئێستا پارتی ینی پێی زۆرە هەندێک لەو پۆستانەی کە خۆی لە بەرەنجامی نەرمی نواندن یەکێتی و بەدەستی هێناوە ئێستا بیداتەوە بیگەڕێنێتەوە وەکو دەڵێ بۆ ماڵە حەقەکەی خۆی. هەندێک دەڵێنەوەی کاک بافڵ دەیکات زۆرێک لە عینادی سیاسیە لەگەڵ پارتیدا. ئەمە عینادی سیاسیە یان ستۆپکردنی ئەو نەرمی نواندنەیە لە پێشدا بۆ پارتی دیموکراتی کوردستان هەبوو؟ ئەوەی کە کاک بافڵ لە نزیکەوە بناسێ و بیبینێ و من پێم وایە برادرانی پارتیش لە ئێمە باشتر مامەڵەیان لەگەڵ کاک بافڵی ناسن لە نزیکەوە. کاک بافڵ هەر چیز عینادی و سەرکێشی بە مؤسساتی دەستوری هەرێمی کوردستان ناکە. بەعکسەوە بە پێچەوانەوە ئامادەی زۆر قوربانی دانیش بووە لە پێناوی تێپەڕاندنی ئەم دۆخە سەختە. هەندێک گفتوگۆ هەیە پەیوەندی گفتوگۆی نهێنی ینی لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە ئینسان کە گفتوگۆی کرد بە هەندێک بابەتەیە نهێنیە، بەڵام لە کۆبوونەوە دوو قەڵیەکاندا بەر لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار برادرانی پارتی ئەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند مەبەستی بۆ ڕێکەوتن بکرێت، کابینەی هەرێم پێک بێ و لە بەغداش یەک ڕیز و یەک دەست بین. خۆمان ئامادە بکەین بۆ ئەو گۆڕانی و کاری و پێشهاتانەی کە ڕوو لە ناوچەکە دەکات، چونکە قەناعەتی نەگۆڕی یەکێتی نیشتیمانی کوردستان وایە کاتێک هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان یەک و یەکگرتوو ئەبن، لە پێش هەمویانەوە یەکێتی و پارتی بەیەکەوە ئەبن، زەمانەتی مافەکانمان زیاتر بێ، دۆستەکانمان زیاتر دەستی دۆستایەتیمان بۆ درێژەکەن و نەعەزەکانیش زیاتر سڵمان لێ ئەکەنەوە و پێچەوانەکەشی ڕاستە. لەسەر ئەم بنەمایە یەکێتی بڕوای تەواوی بە هاوبەشی و هاوخەباتی یەکێتی و پارتی و تەواوی هێزە سیاسیەکانی تریشێ، بەڵام لەسەر بنەمای هاوبەشی ڕاستەقینە، لەسەر بنەمای بەیەکەوە بەرپرسیارەتی ئەم قۆناغا تێبپەڕینی. لە ڕابردووشدا ئێمە هەر سازشێکی کردیتمان لە پێناوی میلەتەکەمان بووە، لە پێناوی پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بووە کە ئێمە بە خوێن و خەبات ئەم قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بنیان درراوە، بۆیە ئێمە خۆمان بە بەرپرسە زانین بەرامبەر بە پاراستنی. بەڵام ئەمە چەپڵە بەدەستێک لێ نادرێ، ئەبێت تەڕەفی بەرامبەریشت بە هەمان نەفەس بێتە پێش و بیر بکاتەوە. ئێستا لە دەست پێشخەریەکەی مامۆستێمەوە سەر دەست پێشخەرەکەی مامۆستا سەڵاحەدین لە یەکەم دیدار کاک باپڵ بڕیاریدا کە ئێمە ڕێڕشی ئیعلامی ئەو شەڕە میدیاییە نابەرپرسەی کە لە سۆشیال میدیا ئەکرێ ئێمە لەگەڵی نین، ئێمە پێمان باش نییە، پێمان ڕەوان نییە،
پێمان ڕەوانیە سوکایەتی بە ڕەمزەکانی یەکتری بکەین، پێمان ڕەوانی ئێسقانی یەکتری بشتێنین، پێمان وایە ئەمە ئەزمون کراوە میلەتەکەمان زەرری لێ کردووە، ئێمە شۆک و حیزب زەرمان لێ کردووە، بۆیە بێ کۆتایی بەم قۆناغە بێ لەسەر مێزی گفتوگۆ دانیشین بەیەکەوە کێشەکانمان چارەسەر بکەین و ئەبێ واقعەکەش لە بەرچاو بگرین. دیسان تاکی دەکەمەوە، بۆیە من ئومێدەوارم تێڕوانینی برایانی پارتی گۆڕابێ بۆ شێوازی شەراکەت و حکومڕانی لە هەرێمی کوردستان بڕوان پێ بکات دەست پێشکاریەکەی مامۆستا سەلاحەدین بە 2 ڕۆژ سەرەگرێ. پێ دوایشتا تێڕوانینیان نەگۆڕاوە، هەر هەمان وەکو دەڵێ لە دانیشتەکاندا دەگەڕێنەوە وەک کورد دەڵێ عینەن تاس و عینەن حەمام. من ناتوانم ئەوە بڵێم لە ڕاستیدا، چونکە هێشتا کاتمان لە بەردەم ماوە و ئێمە ڕێز لە دەست پێشخێرەکەی مامۆستا سەلاحەدین بەهادی نەگرین و ئێمە مێژوێکی و پەیوەندیەکی جوانیشمان لەگەڵ برایانمان لە یەکگرتووی ئیسلامی و لە هێز و لایەنە سیاسەکانی تریش هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دیاریکراوی سەرۆک بافڵ بەو پەڕی ڕێز و احترامەوە ئەڕوانێت تا هەوڵەکانی مامۆستا سەلاحەدین بەهادین و ئێمە پشتیوانی لە هەوڵەکانی ئەەکەین و پێشمان وایە ئەمە ڕێگا ڕاستەکەیە کە هەر هێز و لایەنە سیاسیەکی ترکە قسەیەکی خێر بکە بۆ توانەوەی بەستەڵەکی پەیوەندیەکان و تێپەڕاندنی ئەم قۆناغە سەختە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو باسەکەم لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینە، لەسەر بنەمای بەرپرسیارەتی هاوبەش لە هەرێمی کوردستان پێشوازی لەیەکە و دەستی ئاشتی و ئاشتەوایی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستی هەموو هێزەکان درێژترە، بەڵام ئەبێ هاوسەنجی و شەراکەتی ڕاستەقینە هەبێ لە کۆی جومگە هەستیاریەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان. باشە کاک لوقمان، لەم چەند ڕۆژێ ڕابردوودا پارتی دموکراتی کوردستان هەندێک بازێنێتە نێو ساحەی میدیایی و ینی لە سوۆشیال میدیا ئەم باسانە دەکا هەندێک جار بەرپرسەکانی شانیانی نای شارنەوە باشکرا ئەو پرس و باسانە دێنە بەرباس لەوانە جارێکتر هەڵبژاردنەوەی پەرلەمانی کوردستان ئەمەیەک دووەم مەسەلەی نیسابی یاسایی پەرلەمانی کوردستان حەزەکەم ینی بەوردی قسە لەسەرەوە بکەیتەوە لە پەرلەمانی ژابووی و شارەزایی ئەم پرسەی ئایا نیساب دەستکاری دەکرێت بەو شێوازەی کە پارتی دموکراتی کوردستان دەیەوێت ئەنجومەنی شورا بڵێەوە نیساب نە ئەوەندە نییە و ئەوەندێ و بابەتی سێمیشیان یەک لە بەڵێ فەرموو بابەتی سێم دواتر باسەکەین مەسەلەی دوو ئیدارەیەکە ئەو باسەش دێنە بەرباس. جارێ بۆ بابەتی هەڵبژاردن و ئەنجامدانەوەی هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستان قەت لە هەڵبژاردن نەترساوە و یەکێتی هەموو کات ئامادەیە بۆ هەڵبژاردن، یەکێتی هێزی هەڵبژاردن. ئەو ڕۆژەی هەڵبژاردنمان تەواو کۆتایی پێێنە، ئێستا خەریکی ئامادەکاری نەبوو بۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردن. بەڵام هەڵبژاردن لە پێناو چی؟ هەڵبژاردنێک کراوە دەرەنجامەکەی ڕوونە. ئەگەر تۆ باوەڕت بە هاوبەشی هێز و لایەنە سیاسیەکانی تر نییە، ئەمە ئەگەر دە هەڵبژاردننی تریش ئەنجام بدەین من پێم وانە لە هیچ لە دۆخەکە بگۆڕێیانی نەتیجەکە هەر ئەوەیە بێ بەیەکەوە حکومڕانی دروستکەین و بەیەکەوە شەراکەت بکەین. ئەو بابەتێکە. بابەتی دووەم تەواوکردنی نیساب، بەڵێ لە ڕووی قانونیەوە زۆر ئاساییە پارتی ئەتوانێت نیسابی پەرلەمان پێک بێنێ و 51 کورسی و جەلسەی پەرلەمانی بکە و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ. ئەمە هیچ ڕێگریەکی قانونی نییە و ئەمەش ڕێگر نەبووی ناگەراکرێت. بەڵام ئەم لێکدانەوە تەفسیریە بێگومان تا ئێستا من وەڵامی ئەنجومەنی شورام نەبینیوە لە ڕاستیدا. من ئومێدەوارم ئەنجومەنی شورا نەکەوێتە ئەم هەڵە قانونیە، چونکە ئەگەر سەیر بکەین ئێستاش لە پەرلەمانی عێراقدا پەرلەمانتار هەیە سوێندی نەخواردووە، بەڵام بۆ نیساب پەرلەمانی عێراق پشت ئەبەستێ بە 329 کورسیەکە، کورسی حەقیقیەکە نەک بڵێ چوار ئەندام پەرلەمان ناتۆ من 50 زائید یەک دێنمە خوارێ. ئەمە بابەتە جێ دێڵین بۆ کاتی خۆی ئەگەر ئەنجومەنی شورا وەڵامێکی وامان بینی من نەمبینیوە لە ڕاستیدا لە ئەعلام و لە میدیا بیستیمە باس بکرێت. من ئومێدەوارم پەنا نەبرێتە بەرەوە. ئێگە بگەڕینەوە بۆ ئەزمموی ڕابردوو خۆ زۆر زار پەنابراوە. لە خولی ڕابردوو پارتی 45 کورسی خۆی هەبوو، 11 کورسی پێکاتەکانی هەبوو، 56 کورسی هەبوو، هەمیشە نیسابی لابوو. کاتێک کە چوینە قۆناغی کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەرێمی کوردستان، ئێمە مەبودەتێکی زۆر لە گفتوگۆدا بووین لەگەڵ پارتی، تکامان کرد گوتمان بابەتی کۆمیسیۆن هەڵبژاردن و بابەتی دەستور و هەندێک بابەت هەیە کامانە ڕەهەندی نیشتیمانیان هەیە، هەر پەیوەست نییە بە یەکێتی و پارتی، پەیوەستێ بە داوای کۆمەڵانی خەڵکی کوردستان و بابەتی کۆمیسیۆنی شێکێکە لەو بابەتانە. زۆر تکامان کرد کە ئەم جەلسەیە نەکرێت، جەلسەکە کرات، جەلسە نەبوو، شەڕ بوو، وتیان کۆمیسیۆنمان کارا کردەوە. ئەنجومەنی شورایان هێنا سەرخەت، ئەنجومەنی دادوەریان هێنا سەرخەت، ئەنجومەنی شورا هاتە سەرخەت، لە وەقاعی کوردستان بڵاویان کردەوە. سەیرەکە لەوەدا بوو سەرۆکی پەرلەمان مەوجود بووە لەناو بینای پەرلەمان.
جەلسەکەی خۆی کۆتایی پێ نەبوو کەچی بە ئیمزای جێگیری سەرۆکی پەرلەمان وتیان کۆمیسیۆنمان کارا کردەوە بەڵام لەبەرەوەی بڕیارەکە دەستوری نەبوو یاسایی نەبوو واقعی نەبوو بینیمان لێکەوتەکانی چی بوون لێکەوتەکەی ئەوە بوو محکەمەی فیدراڵی بڕیاریدا بە هەڵوەشانەوەی خولی پەرلەمان هەڵهەشانەوەی قانونی هەڵبژاردن و هەڵوەشانەوەی کورسی کۆتایی پێکاتەکان کە بینیمان دەرەنجامەکەی چۆن بوو بۆیە من ئومێدەوارم بە سوود وەرگرتن لە ئەزمموی ڕابردوو هیچ هێزێک دەست بۆ پرسێک نەبا کە ڕەهەندی نیشتیمانی هەیە بەبێ سازانی هێزوو لایەنە سیاسیەکان زۆر باش چونکە لێکەوتەکانی لێکەوتەی باش نابن لەم ڕۆژانەدا مەسەلەی دوویدارایی هێنراوەتەوە بەرباز پارتی دموکراتی کوردستان لێرە و لەوێ باسی دەکا ئایا ینی یەکێتی بڕوای بەم پرسە هەیە بە مەسەلەی دوویدارەی وەڵایی باشترین وەڵام بۆ ئەم بابەتە ئەوەیە کە پێش ساڵی 2005 یەکێتی حکوومەتێکی لە سلێمانی هەبوو بە کاملی وەزارەت و هەرێمی کوردستان دوو ئیدارە بوو ئەرێ ئێمە پرسین لە خەڵک لە شەقام و لە ڕای گشتی چێ حکوومەتی هەڵوەشاندەوە و هات لەگەڵ هەولێر تێکی کردەوە یەکی گرتەوە چێ دژی دوو ئیدارەی بوو چێ خەباتی کرد بۆ کۆتایی هێنانی بە دوو ئیدارەی بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێبەرایەتی سەرۆک مامزەلار ئێمە حکوومەتێکمان هەڵوەشاندەوە هاتین لەگەڵ هەولێر تێکەڵ بووینەوە لە پێناوی کۆتایی بە دوو ئیدارە بینی بۆیە بابەتی دوو ئیدارەی لە فەلسەفە و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە ئەگەر مەبەستمان بوو بە حکوومەتەکەمان تێکەڵ نەکردەوە ئەو کاتێ چوینە گفتوگۆ لە نووسینەوەی دەستوری عراقی و لە زیاتی یەک هەرێم دوو هەرێممان جێگیرە کرد چ ڕێگریەک هەبوو لەما بەڵام یەکێتی خۆی حکوومەتێک چەڵا قوربانی بە حکوومەتێکدا لە پێناوی حکوومەتیە گرتو بەڵام ئەو ڕێکەوت ئەوەی ئێستا ئەگوزەرێ ئەو ڕێکەوتنە نییە ئەوە نییە کە ئێمە لەسەری ڕێکەتین کە قەول بۆ بەیەکەوە ئێمە بەرپرسیارەتی ئەم وڵاتە لە کۆی جونگە هەستارەکان بەیەکەوە بەرپرسیارەتێکە هەڵبگرین شەراکەت بە یەکتری بکەین خزمەتگوزاری بە جێبە جیاوازی پێشکەشی کوردستان بکەین دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان نەکەینە بەشێک دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان نەکەین بە بەشێک لە ململانەی سیاسی لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێستا بۆتە بەشێک لە ململانەی سیاسی کە ئەمە ڕێکەوتن نیێمە یەکمان بۆ یەکگرتنەوە حکوومەتە دروستمان کردووە بۆیە نەخێر لە فەلسەفەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە نییە بەڵام یەکێتیش بەکەمتر لە شەراکەتی ڕاستەقینە لە کۆی جومگە هەستیاریەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕازی نابێ بە ئەمە ڕوون بێت باشە ئێستا دەوترێ ئەمەی کە هەیە یانی دوویدارەیەکی ڕانەگەێنراوە گەر واقعی سەیری بکەین لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی هێزەوە لە ڕووی دەسەڵاتەوە بەڵام لە شکڵامەکەیدا یەک ئیدارەیە و یەک حکومڕانیە بەڵام یەک حکومڕانیەکەش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و تەلەزاری بەڕێستانەوە گلەیتان لەو جۆرە ئیدارەدانە یەک حکومڕانیە هەیە پێتان وایە نەعەدالەتی هەیە کەواتە یعنی بە پێ قسەکانت من وا لێ تێگەیشتم کە ئەگەر هەندێک هێز هەر مەکۆڕ بن لەسەر نهاتنە پێشەوە بۆ بەشی ڕاستەقینە دوو ئیدارەی ئەگەرێکی کراوەیە ئەزانی ئێمە ناڵین نەعەدالەتی هەیە لە ڕاستیدا هەیە وجودی هەیە خۆ ئێمە تۆمەت نییە دروستیەکەین یعنی لە بابەتی پرۆژەی خزمەتگوزاری لە یەک دنیا جیاوازیە ئێمە زۆرمان باس کردووە بۆیە من نامەوێ بێم نقطەمە نقطە ئەمە بژمێرم و خۆشمان تۆزێک ئەپارێزین لە هەندێک شت چونکە مامۆستا سەلاحەدین بەهادین خەریکی دەستپێشخەریەکە ئینشاءڵڵا وە خێرە گەڕێ و عاقیبەت و نەتیجەکەی خێرە بێمە تەمەنای ئەوەکەین و هاوکاری شەبین ئێمە بۆ ئەوەی بتوانم قۆناغە تێپەڕینین بەڵام جیاوازی بەڵێ جیاوازی بەقەت ئەرز و ئاسمان هەیە و ئەم نەعەدالەتێ نەکێ من هاوڵاتێکی لەسەر جادە هەست پێیاکە لە هەرێمی کوردستان داهات یەک نییە شارێک داهاتێ بێ پرۆژە بکە داهاتی نەبێ بێ پرۆژە نەکە 14-15 ساڵە بودجە لە پەرلەمانی کوردستان پەسەند نەکراوە کەس نازانی داهاتەکە چەندە و خۆت زانی لە زۆر شوێندا پرۆژە ئەکرێ بەنسبەتی ئێمە وەک یەکێتی خۆمان بە بەرپرسی هاوڵاتیان نەزانین لە زاخۆ تا کفری و کەلات و پێشمان وایە هەموو شار و شارۆچکانی کوردستان شایستەی ئەوەنە بەبێ جیاوازی خزمەت بکرێن و پێشمانەوە دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەبێ بۆ هەموو هاوڵاتیان وەکو یەک بن بەڵام ئەوەی ئەگوزارێ وایە بێگومان وانە لەسەر ئەو ئەساسەشە ئێمە ئەمانەوێ ئەم کابینەی داهاتوو لەسەر بنەمای کابینەکەی ڕابردوو بنیاد نەنەین و لێش ناشارمەوە ئێمە زۆر ڕێکەوتنمان واژۆ کردێ بەیەکەوە بەڵام لەبەرەوەی شەڕ نەکرایە لەسەر هاوبەشی لە هەموو جومگە هەستیارەکانی حکومڕانی کە هاتینە سەر ئەرزی واقع و جێبەجێکردن
ڕێک پێچەوانەی ڕێککەوتن نامەکان جێبەجێکراوە ئێستا لە کابینەی نۆ ئەگوزارێ هەرگیز ئەمە نییە کە لە ڕێککەوتن نامەی ساڵی 2019 لە نێوان ئێمە و پارتی واژۆ کرا بۆ پێکانیانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا شتێکی تر ئەگوزارێ ئەو کارنامەی لە پەرلەمان دەنگمان پێدا ئەو کارنامە نییە کە ئێستا جێبەجێکرێت ئێستا بابەتێکی پێچەوانەتر ئەگوزارێ ئێستا کۆی جومگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لایەن هەیەک هێزێکی سیاسی دیاریکرا و قۆرخ کراوە بۆ مەرامی حیزبی بەکاردێ بۆ بەرژەوەندی حیزبی بەکاردێ نیەتەکە نیەتێکی باش نییە بۆیشە دەستبەرداری پۆستە هەستیارەکان نابن ئەمە ڕوونە من پێم وایە نەکلای مەلای هەموو خەڵکی کوردستان ئومێدەوارم ئەما کەم بە دوا پرسیاریشم بۆی کە دەڵێ ئومێدەوارم یان یار دەکەم بە دوا پرسیارم وەکو دەڵێ گەر قسەی دڵت بە پارتی دیموکراتی کوردستان بڵێ وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی لە پێنەو ئایندەی وڵاتە چیان پێ دەڵێ؟ من دواپەیانمان ئەوەیە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستانمان بڕوامان بە هاوبەشی و هاوخەباتی یەکێتی و پارتی هەیە پێشمان وایە هەردووکمان بەرپرسیارین بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە سەختە پێشمان وایە شەقام و هاوڵاتیان نیگەرانن لەم قۆڵبادانە سیاسیە ناتەندروستە نیگەرانن لە قۆڕخکردنی دام و دەستگاکانی حکومڕانی بۆ یەک هێزی سیاسی دیاری کراو نیگەرانن لە گرانی بازار و دواکەوتنی موچەوە نیگەرانن لە کرێی کارەبا و کۆمەڵی خزمەتگوزاری تر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە قۆناغە سەختەکاندا پشتیوانی حکوومەت و هێزە سیاسیەکان بووینە خەڵکی کوردستان شایستەی حکومڕانیەکی باشترە بۆیە تا زووتر ڕێککەوین بەیەکەوە لە کۆی جومگە هەستیاریەکان هاوبەش بین شەریک بین خزمەتی وڵات و میلەتەکەی خۆمان بکەین ئەمە ڕێگا دروستەکەی با ئەزمون لە ململانەکانی بەغدا وەربگرین با ئەزمون لە ململانەکانی ڕابردوو وەربگرین ئەمە ڕێگا ڕاست و دروستەکەیە سەرنجامی سیاسەتی عینادی و سەرکێشی و کە لە ڕقی ئاکامەکەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هیچ هێزێکی سیاسیش نابی بۆیە ئومێدەوارم ئەم دەست پێشخەریەی کە مامۆستا سەلاحەدین کردوویەتی و ئەم بەدەنگەوە هاتنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش و بکرێتە فرسەتێک بۆی بتوانین ئەم قۆناغە سیاسیە سەختە تێبپەڕێنین سەرەتایەکی قۆناغێکی تازەی حکومڕانی هاوبەش بە یەکسانی دەستەبەر بکەین ئەمە وەفاداریە بەرامبەر بە بەڵێنەکان و هاوڵاتیانی خەڵکی کوردستان ئەمە وەفاداریە بەرامبەر بە خوێن و خەباتی تێکۆشەرانمان لە ڕابردوودا کە قوربانیە چێزگار زۆریان داوە بۆ بنیادنانی دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان. کاک لوقمان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان زۆر سپاس. خۆشەویستان بەردەوامە بین